بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست دوای 3 مانگ لە گفتوگۆ لەسەرکردنی پەرلەمانی عێراق پرۆژە یاسای بودجێ عێراقی بۆ ساڵی 2019 پەسەند کرد لە دوای ساڵی 2014 شەوە بۆ یەکەمین جار نوێنەرانی کورد لە بەغداد توانیان مەسەلەی موچەی فەرمانبەران و پێشمەرگە لە دۆسیەی نەوت جابکەنەوە بە میوانداری دکتۆر میران محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوێی دۆسیەی بودجە و چەند بابەتێکی تایبەت بە دواکەوتنی پێکهێنانی حکوومەتی عێراق دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاکتۆر بەخێر بن سوپاس بۆ ئامادەبوونتان. گەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی ئەوەی کە ئێستا بەغداد دوای ئەوەی کە یاسای بودجە دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە بۆ هەرێم دەینێرێت چەندە چووکە هەندێک باسییان لە 522 میلیاردە هەندێکیان باشن باز لە 647 میلیارد دینار مانگانە دەکرد. سپاس بۆ جەناب سپاس بۆ هەموو بینێرانی کەناڵی پەیام. دیارە دوێنێ بودجە پرۆژە یاساکەی پەسەندکرا و پرۆژە یاساکە بەرژەوەندی کورد پەسەندکرا دەستکەوتێکە ئەو خاڵە متمانەی وەرگر کە خەڵکی کوردستان دایم لێی دەترسا ئەگەر ناکۆچی هەبێ لە بینی حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێمی کوردستان موچەمان دەبڕێ وەکو ساڵانی ڕابردوو ئەو خاڵە مادەی دا بڕگەی 1 و 2 هەبوو لە بڕگەی دووەکەی کە جیمەکەیەتی کە دەڵێ ناکۆچیەک یان حکوومەتی هەرێم پابند نەبوو بۆ خاڵانەی سەرەوە دیارە خاڵەکانی سەرەوە هەناردەکردنی 250,000 بەرمیلەکەی ڕۆژانە کە دەبێت پارەکەی بچێتەوە وەزارەتی مالیە حکوومەتی ئیتیحادی لەگەڵ ئەو خاڵانی تریش کە لە ساڵانی ڕابردوو حکوومەتی هەرێم لە چی سوودمەند بۆ کە دەبێت ڕادەستی بکە ئەگەر ئەوانەی نەکرد حکوومەتی عێراقی پابند دەبێت بەو دووشتە بە ناردنی موچە و بەو تەخسیسی کە بۆ پێشمەرگەی کردو لەسەر مەزومەی دیفاع. بەڵێ ئێستا و بڕەکە چەندەوەی کە هەیە بە کۆی ساڵەکە نزیکەی 10 تریلیۆن و نیم مانگانە 522
ملیار دیناری بۆ مەعاشە تریلیۆنەکە بە هەموو ساڵەکەیە کە نزیکەی 522 بۆ مەعاشە چکە بودجەی عێراق 133 تریلیۆنە لەو 133 بە حەوتی دەڕوا بۆ بودجە سیادیەکان کە دایرەکانی وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی وەزیران و پەرلەمان و سەرۆکایەتی کۆمار و کۆمەڵشتی تر هەیە کە موفەتیشی عام و هەیئەی نەزا و کۆمەڵە دەستەکانە لەمەی کە دانراوە لە دوای جیاکردنەوەی ئەم 47 دوای جیاکردنەوەی ئەمە لە سەدا 12.67 بەڵام کاوی تۆر هەندێک لە دوای جیاکردنەوەی بودجە سیادیەکە لە سەدا 12.67 کە ڕۆژ مانگانە 522 ملیاری بۆ مەعاشە بەڵام هەندێک بۆ کۆی بودجەی تەشغیلی و بودجەی ئیستیسماری کە بۆ حکوومەتی هەرێمی داناوە باشە بەس هەندێک لە پەرلەمانتەرەکان باسی 125 ملیاریشان دەکرد بۆ چاودێری کۆمەڵایەتی یانی ئێویش دێت لە بەغداوە بۆ نمونەکە ئەوەش باس کرا ئەوەش هەیە کە یەک تقریباً تریلیۆنێک دەکات لە ساڵەکە لە کۆی ساڵەکە بۆ چاودێری کۆمەڵایەتی بەڵێ بەپێی ئەمە بێ بە بۆچوونی من ئەمە بڕیارێکی باش بووە دەستکەوتێکی باش بووە چکە تا ئێستا بودجە لە ناو پەرلەمان ئاوە مناقەشەی لەسەر نەکراوە بدرێتە دەسەر ناو پەرلەمانەکان و خاڵی تێدا بگۆڕن لیژنە دروستکرێ و یعنی هەندێک کشت کراوە کە لە سەڵاتی پەرلەماندا نەبووە بۆنم لەم بودجەیە لەم هەندێک گۆڕانکاری کراوە هەندێک شتی سینتاج کراوە هەر دوێنێ خۆی 52 مادە بوو 8 مادەی تریژی ئیزافەکرا تقریباً بوو بە 61 مادە مەشروعی قانونی موازنەی ساڵی 2019 هەندێک لەو خاڵانە ئەو بوو کە ئەو مەحافەزانەی کە بەهۆی داعشەوە زەرەدیان کردووە 450 ملیاریان بۆ دابن بە نمونە لەوانە کەرکوو 25 ملیاری بەردەکەوێت لەگەڵ کۆمەڵێشتی تر کە بۆ تەعویزی شەهید و بریندارانی حەشدی شعبی و پێشمەرگە و ئەمانە 8 مادەی تر خرایە سەر ئەو 52 مادەیە کەواتە بودجەکە زۆر بە تەفسیلی و بە وردی ئەم جارە لە پەرلەمان ڕۆی و بۆ ئێمەش تاکە ئیسفادەی ئەوە بوو کە ئەو خاڵە تەسبیت کرا کە وەزعی موچەخۆر سابت بێت پەیوەندی بە ئەو نەوتەوە نەبێت کە حکوومەتی عێراق لە بڕگەی یەک و بڕگەی ئەلف و بای مادەیدا داوای کردووە کەواتە بەبێ ئەمە بێت دەبێت وەزعی موچەخۆر دوو ئەوەندە و نیوی پار باش بێت چکە پار بە حسابی ڕووبا موچەکە 317 ملیاری دەنار ئێستا 502 ملیار دەنێرێ لەگەڵ ئەو 522 کاروباری کۆمەڵایەتی ناردووە خۆ ئەگەر حکوومەتی هەرێم خاڵەکان بتوانێت جێبەجێ کە ئەگەر بتوانێت ساڵانە 10 تریلیۆن پارە دێ بۆ هەرێمی کوردستان ئەگەر هەموو ئەگەر ڕۆژانە 250 250,000 بەرمیل تەسلیم بکە بەڵێ زۆر باش وەزەمنەوەی کە گوێم لێ بوو بەڵاندامێکی لیژنەی دارایی باسی لەوە کرد ئەو 250,000 بەرمیلەی کە بۆ هەرێم دانراوە و تێگەر ئێمە بیخەمڵێنین هەر بەرمیلەیەک نەوت بۆ هەرێم دانراوە بە 120 دۆلار ینی دوو قات لە بودجێ عێراق ینی دوو قات دانراوە نەوتێرم بۆ چێرم خۆی پابەند نابێت بەپێی تەقدیری عێراق کە وارداتی عێراق لە ساڵی 2019 دەبێت 105 تریلیۆن دینار بێت ئەمە نەوتی خەمڵاندوو بە 56 دۆلار دۆلارێکیش بە 1000 تقریبا 182 دینار حکوومەتی عێراقی نەوتی بەوە تەخمین کردووە بە تەقدیری ساڵی 2019 کە نەوت بە 56 بفرۆشێ ئەو یارم تێ نەگەیشتم بە چەند بفرۆشتێ بەڵێ ئەو 10 دۆلاریش کەمتر دی نا باسیەوەی کرد کە ئەوەی کە لە بودجێ عێراق بۆ دانراوە هەرێم تەسلیمی بکات 250,000ەکە یان ڕێک دەبێتە دوو قات ینی 120 دۆلار هەر بەرمیلێک بە 120 دۆلار دەکات وتی دەبێتەوە دوو قات ینی ئەوەی کە لە بودجێ عێراق خەمڵێنراوە آخر حکوومەتی عێراق لەو خەمڵاندنەی خۆی 105 تریلیۆنی بە تەقدیری کردووە کە وارداتی عێراق 105 تریلیۆنە واشی تەقدیر کردووە کە 93 تریلیۆنی بەهۆی نەوتەوەیە ئەوەکانی تریشی بەهۆی وارداتی تری زۆر لەوە با پێ دەڵێم ئەگەر ڕۆژی 3 ملیۆن لەگەڵ 800,000 بەرمیل نەوت بنێرێت وای داناوە ئەگەر نزیکەی 4 ملیۆن تۆزێک کەمتر ڕۆژانە 4 ملیۆن بەرمیل بنێرێ حسابی 250,000 بەرمیلەکەی کوردستانیشی کردووە بەوەی کوردستانەوە ئەگەر 3 ملیۆن و 888,000 بەرمیل ڕۆژانە بنێرێ وارداتی عێراق 93 تریلیۆنی لەڕێی ئەمەوە دەست دەکەوێت بەڵێ بەڵام حکوومەت باشە بەس سەر حکوومەت هێرێم بۆچی تاکو ئێستا هیچ قسەیەکی لەسەر مەسەلەی بودجە نەکردووە هیچ
تەنسیقی شێ بوو لەگەڵی وەکو پەرلەمانتارانی کورد کە چۆن بودجەکە پەسەند بکرێت؟ وعد وا بوو کە لیژنەی مالیەی پەرلەمانی خۆمان سەردانی لەگەڵ حکوومەتی هەرێم کۆ ببنەوە نەمبیستوە لەگەڵ هاتمن لەگەڵ حکوومەتی هەرێم کۆ ببنەوە ڕەنگە بە تەلەفۆن هەندێک لە ئەندامانی لیژنەکە ئاگام لێ بودیان بوو پەیوەندیمان کردووە بە ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیرانەوە پەیوەندیمان کردو بە وەزیری مالیە بە کاک ڕێبازەوە من ئەوەم دینیوە نەمبیستوە دانیشتن هەبوو پێوەردی هەرێم هاتبێ بۆ ناو پەرلەمان بە عیلمی من لەبەرەوە خۆ شتەکە زیاتر بە پەیوەندی بووە پەیوەندی بوو بەڵام ئەوەی کە ئەم جارە پەرلەمان نوێنەرانی کورد بە هەموو فراکسیۆنەکان کردیان بۆ بە تایبەتی لیژنەی مالیە کە ماندوو بوون ئەو خاڵە بوو کە دەنجی لەسەر درا و جێبەجێکرا. باشە بەس کاکتۆر بۆچی ئەمە بۆ دەستکەوت بە کورد ینی بۆکو دەستکەوتێک مەزندە بکرێت پێشتر کورد مەسەلەن کۆمەڵێک کێشەی گەورەتیە بوو لەسەر عێراق کێوای کرد کە ینی کێشەیە مە لەگەڵ عێراق ببێ بە موچە و کە ئێستا موچات وەکو دەستکەوتێکی گەورە سەیری بکەین. تۆ خۆت مقارنەکە بە پار بە وەزعی پار بە بارودۆخی سیاسی سەرکردایەتی سیاسی کورد لە دوای ڕێفراندۆم لەگەڵ حکوومەتی ئیتیحادی وەزعیتی زۆر خراپ بوو و موچەوشتی هەمووی بڕی بوو میزانی بڕی بوو خۆت مقارنەکەی بە پار وەزعەکە ئارام بۆتەوە و ئێستا خاڵێکمان تەسبیت کردووە بۆیە دەڵێم دەستکەوتە ئەم خاڵە چکە ئێمە دڵنیای کە ڕەنگە حکوومەتی هەرێم نەتوانێت ئەو 250,000 بەرمیلە بنێرێ چونکە حکوومەتی هەرێم بەخۆی دەڵێم من زۆر قەرزدارم باسی هەرچەند من حسابی نیم باسی 220 میلیارد دۆلاریان کرد قەرزداری شەریکاتەکانی نەوتەکەواتەوە لە بیدایەتەوە ئەندام پەرلەمانەکانی خۆمان دەزانن کە حکوومەتی هەرێم ئەمە نانێرێ بۆیە ئەم بڕگەی جیمایان کردو بە دەستکەوت کردویانە بە دەستکەوت لەبەرەوەی ڕۆژەکان لەبەر چاوە کە حکوومەتی هەرێم بڕوا ناکات زۆر باشە مەبەستمە بوو کێوای بەڵێ ئێمەوە ئەچی نەبووینایە کە حکوومەت ئەگەر بمانزانایە حکوومەتی هەرێم نەوتەکە 250,000ەکە هەمووی تەرتیب دەکات قەرزداری شەریکات نییە ئەو بڕگەی جیمە هەردانە دەنرایانی ئەو بڕگەی جیمە لەبەر ئەوە دانراوە کە پێشوەخت فکرەیەکمان هەیە کە چۆن پار نەنێردراوە ئەم ساڵی مەبەستمەوە بوو کە پێشتر مەسەلەن کورد وابڕێر بوو کێشەی خاک و کۆمەڵێکستی استراتیزی لەگەڵ بەغداد یەکلا بکاتەوە بەڵام ئێستا هاتووە سەرەوەی کە کێوای کرد تەنایە مەگەر بوجەمان لە بەغداوە بێ موچەمان بۆ بێ وەکو دەستکەوتێک سەیری بکەین وەزعی کە ڕێفراندۆم دروستی کرد ئەو عەلاقەی کە لەگەڵ حکوومەتی عێراقی وا تێکچوو ئەوە وای کرد کە تۆ ئێستا ئێمە خۆمان هەمومان بە یەکێتی و پارتی و گۆڕان و کۆمەڵ و یەکگرتوو هەمومان چوینەتەوە بۆ بەغداد بڕیارمان داوە کە وەزعی بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی عێراقی باشکەین لاپەڕی تازە هەڵدەینەوە بەڵام ئەو هەر یەکێتی و پارتیویان نەکردووە کە مەسەلەن لە بەغداد کورد ینی ئەو بێتە سەرەوەی کە تەنها موچە بەدەستکەوت بزانێت ینی سیاسەتی هەڵی ڕابردووای نەکردووە خۆ لایەنەکانی تریز بڕیار بەدەست نەبوو یەکەم یەکێ لە سەبەبەکان سەبەب هەبووە چۆن تۆ دوور بێ نەخۆشیەکی نایشوێنم بەوە شێرپەنجە سەبەبە سەرەکیەکەی نییە بە زۆکاری هەیە یەکێ لە هۆکارەکان کە یارمەتی ئەو وەزعی داوە ئەو مەوزوعی ڕێفراندۆم بوو ئەمە لەلایەک کە تۆ بینەکەت تێکچوو لەلایەکی ترەوە ئەم شتانەی ئەم شەرنی هەموو شتێک تۆ ئێمە هەر بیگەڕێنینەوە بۆ یەکێتی پارتی لە ڕابردوو سیاسەتی یەکێتیت بۆ باسکەم لە سەمەنی جەنابی مام جەلال زۆر حەکیمانە بوو کاتە حکوومەتی عێراقی جەنابی مام جەلال ڕایگرتە بوو لە بینی سوننە و شیعە ئێستا تۆ سەیری کە حکوومەتی عێراقی بۆیان پێک نایە سەبەب چی حکوومەتی عێراقی پێک نایە لەبەرەوەی ئێستا شیعە یەک ماڵ نییە سوننە یەک ماڵ نییە هەمووی جیابوونەکەوە شیعە بۆ بە کۆمەڵێک کوتلە سوننە بۆ بە کۆمەڵێک کوتلە یەکێتی لە ڕابردوو سیاسەتی زۆر جوان بوو لە دوای ئەو لە دوای جەنابی مام جەلال ئەم مەوزوعانە بەسەرداهات و ڕێفراندۆمیش بەسەرداهات دەتوانی بڵێ ئەو 2-3 ساڵە هەموو سەرکردایەتی سیاسی کورد عەلاقەکەی زۆر غەڵەت بۆ لەگەڵ حکوومەتی ئیتیحادی ئەگەر تەندروست بۆیە عەلاقەکەی تووشی کێشانە نەدەبووین ئێمە ئێستا بڵێن بڕگەی جیم دەستکەوت و هەموومان کۆبووینەوە کۆنگرێ ڕۆژنامەوانی چکە بەڕاستی دەستکەوت بوو عەقڵمانەی دەبڕی کە بۆمان بچێتە سەر لەبەرەوەی ئەندام پەرلەمانەکان عەرەبەکانیش ئەمەیان لە مێشکە کە ئەم بەرگەی جیمە بە بەلاژ نییە بەڵام دیارە ئەوانیش پێیان خۆشە کە وەزع لە بینی حکوومەتی عێراقی و لە بینی هەرێمی باشە بەس هۆکاری ئەو نەرمیە چی بوو کە بەڵانیش بۆیە وان نەرمن دەیانەوێت وەزعەکە ئارام بێتەوە ئەوەی پار ڕوویدا ڕوو نەداتەوە بەڵێنی هۆکاری چی بوو کەوانیش جۆرێک لە نەرمی هەبوو لە ناو پەرلەمانی عێراقا ئایا مەسەلەن بۆ ساڵی داهاتوو ئەگەر هەرێم هەر ئاوا کێشەکەی لەگەڵ عێراق چارەسەر نەکرامە ئەمە دووبارە دەبێتەوە ئەم نەرمیەی پەرلەمانتارانی عێراق نەرمیەکان ئەوەیە کە زۆربەی
لە عێراقیەکان ئێستا ئەوە دەڕۆن کە ئەو مۆزوعی لە دوای ڕفراندۆم ڕوویدا سەر هەڵ نەداتەوە و ئەم مۆزوعە کرد بێتەوە بالفعل هەموو حیزبەکانی ژێرافیان کرد کە بگەڕێنەوە بۆ ساڵانی ڕابردوو عەلاقەمان تەندروست بکەینەوە. نەرمی ئەوان لەوەیە کە پێیان خۆشە جەوەکە ئارام بێتەوە ئەو مۆزوعی ڕابردوو لەبیر کرێت بۆیەش لەسەر ئەوە تقریباً زۆر توند نەبوون ئەژینە ئەگەر بیان کردایە بە ئیمزاکۆکردنەوە نایان دەهێش بڕوە بە 58 کەسی ئێمە هیچ ناکرێت بە دەنگدان. بەڵێ ئەی بۆ مەسلەی جوتیاران چی کراوە یعنی ئایا ئەوە تەسبیت کرا کە ئەو قەرزە بە تەواوەتی جێ کراوەتەوە قەرزەی کە جوتیارەکان هەیان بوو بۆی پێیان بدرێت؟ جوتیاران من بیرمەکە لەو وەختێکی ئێمە بانگەشەمان دەکرد دەگەڕێن بە ماڵانەوە لە هەندێک قەزا و ناحێ بەتایبەتی شارەزوو داوای ئەو مۆزوعیان دەکرد دەیان گوت کە بوون بە پەرلەمانتار کێشەی جوتیاران حەلکەن. ئەوە ساڵی 2014 و 15 و 16 نزیکەی بەپێی ئەوەی وەزارەتی تیجارە کەوتوێتی مەبلەغێکی داناوە بۆ ئەمە بەپێی ئەوەی کە لە میزانی تەسبیت کرێت خۆی ئەمە 557 ملیارە ئەوەی قەرزەکە ئەو قەرزی 4 ساڵی جوتیاران 557 ملیارە پێم وابێ بۆیە نیسبەتێکی زۆری دراوە لە سەدا هەفتای دراوە 2014 و 15 لە سەدا 30ەکەی ماوە. وەزارەتی تیجارە دەڵێ 77 ملیارە من ناقسە لەو 557 ملیارە بەڵام لە میزانیش تەسبیت کراوە کە لە میزانی ساڵی 2019 کێشەی نابێت بدرێتەوە. بەڵێ ئەوەی مەوزوعی کەسوکاری شەیدان و ئەنفالکراون و زیانی سیاسی بڕاوەتەوە یاخود دواتر ڕێکەوتنی لەسەر دەکرێەوەی کە قسەیەکە وان بخرێنە سەر بەغداد و موچەکانیان هاوتای عێراق بکرێت. ئاگادار نیم لیژنەی شەهیدان خەریکی ئەو مۆزوعە بوو تا ئێستا عیلمم نییە بەس بڕوان ناکەم 100% ئێستا جێبەجێ بوو. بەڵێ بەس ئەوی وەکۆی کە ئەو قەرەبووی چی بوو باست قەرەبووی مەسەلەی جەنگ لە بوجە جێکراوەتەوە چییە کرا بە مادەیەکی تازە خۆی 51 مادە بوو ناوە 52 بوو گەیشتە 61 مادە ئەوە بوو کە قەرەبووی شەهیدانی شەڕی تیرۆریستی بکرێتەوە هی داعش و هی ئیرهابیش هی حەشتی شعبی و هی هەموو عێراقیش و منزمنی هەم پێشمەرگەش بەڵێ یعنی هەرێمی کوردستانیش دەگرێتەوە ئەم قەرەب پێشمەرگە جێکرایەوە بەناو ناوی پێشمەرگە جێکرایەوە لەناو پرۆژە یاسا تازەکە کە مادەیەکی تازە بوو بۆی دانرا. بەڵێ ئەی وەکو چەندە پارەکەی ئەمە هەموو حساباتەکان پارەی ئەم شتانە مەسەرەن هەمووی تۆ بۆ حساب دەکەن یا بە عەدەدی ئەو شەهیدەیە کە وەزارەتی شەهیدان دەیدا یا لە بەرگەکانی کە مەسەرەن بەپێی 12.67 ئەو شتێک کە دانراوە مەسەرەن تریلیۆنێک دانرێ بووەوە 12.67 تریلیۆنێ دەدرێ بە کورد. باش ئەی کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە بوجەکە لەکەیەوە بەغداد ینی ئەم شەو سەعات 2:03 بوو تەسدیق کرا. بەڵێ بۆیە دوێنێ شەو بەڵێ دوێنێ شەو لیژنەیەک دروست دەکرێت کە بە پەلەت چاوپیاخشانەوەیەک دەکات بەو مادانەی کە زیاد کرا چکە مساڵێکی سەیری دەنا مادە لەناو پەرلەمان زیاد دەکرا یعنی جگەلەوەی لیژنەی دارایی پەرلەمان خۆی سێمان لە خەریکە ویشەیە 7 مادەش لەناو پەرلەمان زیاد کرا بۆیە ئەم لیژنەیە لەگەڵ ئەو ئیدارەی ئەوێ دەبێت بە پەلەت چاوپیاخشانەوەی بکاتەوە بە مەشروعی قانونی موازنەی 2019 و ئەنجا بینێرن بۆ سەرۆکایەتی کۆمار بۆ ئەوەی تەسدیق بکرێ و بۆ چوونی من لە 20 ڕۆژی تر دەکەوێتە سەرکردن. بەڵێ ئەی سەبارەت بە موچەی فەرمانبەرانی هەرێمەندێکی کە باز لەوە دەکەن ئایا بەغداد موچەی 3 مانگ دێنێ هیچ زانیارێک لەو بارەیەوە مەسەلەن هی ساڵی ڕابردوو کە ئێستا لە هەرێمی کوردستانە مەسەلەن حکوومەتی هەرێم قەرزداری موچەخۆرانە هیمانجی چەند؟ هیمانگی بۆ نمونە 10 و 11 و 12 مانگی 10 و 11 و 12 ئەوەی من بزانم من هەرچەند عیلمم نییە وەزیری دارایی بەڕێز فواد حسێن پارەی داناوە پێشوەخت کە بوو بە وەزیر چونکە ئەو لە ساڵی 2018 مباشەری کردو ئەگەر کەمیەتیشی دانابێت و حساب کە مانجی 370 ملیارە ئەکاتە 370 ملیاری چەند دەکات نزیکەی 1000 ملیار دەکات ئەگەر لە 2018 ئەو پارەی تەخسیس کردبێ ئەوە دەتوانێت بەڵام ئەگەر تەخسیسی نەکردبێ بە بۆچوونی من لە 15 هەموو ساڵ نهایەتی مانجی 12 ساڵ مەسەرەن 15 2018 میزانیە قفڵ دەبێت دادەخرێت باش ئەگەر و میزانیە داخرابێ لە ساڵی 2019 ناتوانن سێمان بنێرن بۆ کوردستانی ساڵی 2018. بەڵێ بەڵام ئێستا باس لەو دەکرێت کە لە دەرەوەی یاساش ئەندامێکی لیژنەی دارایی ماوەس ئەحمەدی حاجی ڕەشید باسی لەوە کردبوو کە تەنانەت بۆ مانگیەکی ئەم ساڵ
450 میلیارد دینار نێدراوە بۆ هەرێم. بەڵ 2019 بەڵ وتی لە دەرەوەی بودجەکە نێدراوە. بەڵ تا 15 و 20 تر ناتوانێت بەڵ ئەگەر مامۆستا ئەحمەد تۆزە شارەزایی زۆرە بۆ تەلەفۆن بۆکرد خەریب بەم حەقەتۆ بێ بۆ تەلەڤیزیۆن بەڵام لێرە نییە. ئەگەر پێشوەخت بۆی دانرا بێ لە بودجەی ساڵی 2018 ڕەنگە بکرێت. ئەگەر پێشوەختیش وەزیری مالیە ئەو قەرزە کۆنەی کە تۆ باست کرد ئی ساڵی 2018 دای نابێ ڕەنگم بتوانێت بینێرە بەزەگەر دای نابێ ناتوانێت. چونکە من عیلمم هەبوو لە ئیدارە لە ناوەڕاستی ئەخیر مانجی ساڵێک کە تێدەپەڕێ میزانی قفڵ دەبێت نەتبیست بوو لە حکومەت ئێرەویش هیچ شتێ سەرم نەدەکرا ئەیاوت ئەمڕۆ 12ەیە ێ باشە حکومەتی عێراقی چۆن دەتوانێت 1000 میلیارد بنێرە هی ساڵی پار. بەس مەوەسمەوەی دوای 20 ڕۆژی تر ئەگەر بودجەکە بچێتە بواری جێبەجێ هەموو دەتوانرێت بەردەوام برێت و گرنتی هەیە. بەسی 2018 نانێت سێ مانگ قەرزارە کەس قەرزی پار ناداتەوە. من ئەوە ڕێیم بەڵ ئەوێز وەکو ئەوەی کە پاشەکەوت دێنی ئەو بڕەداهاتی کە لە بەغدادەوە دێ 522 ملیارەکە لەگەڵ بۆ نمونە وەزیری دارایی باسی کرد بوو کە داهاتی ناوخۆ 130 ملیارە ئەمریکیەکان مەسەلەن 30 میلیارد دینار دابین دەکەن بۆ هێزی پێشمەرگە داهاتی نەوت 600 میلیارە بەڵام وەزیری دارایی باسی لەوە کرد کە 378 میلیارد دێتە خەزینەی گشتیانی ئەوە هیچ پاسایەک ماوەی حکومەت تێرێم ئەم پاشەکەوتە بەردەوام بکات. ئەمە 522 میلیارد سیشی لەگەڵ بێ بەڵێ زیاتر لە 1 تریلیۆن دەکا. بەڵ 650 تقریبا تریلیۆنێک دەکات ڕێک وا دەچوو 1000 میلیارد دەکات. بۆ مەعاش خۆریش چەندی پێویستە 897 کەواتە منیش قسەکەم وا بوو ساڵی 2019 بێ وەزعی موچەخۆر و فەرمانبەر و مامۆستا و پێشمەرگە دوو ئەوەندە و نیوی پار باش بێت. یعنی دەبێت موچە کێشەی موچە بەڕێی من نەمێنێ. بەڵام ئەگەر قەرزی پار و پێراری پێ بدەنەوە هی قەرزی چی پێ بدەنەوە مەسەلەن ناڵێن ئێمە 20 میلیارد دلار قەرزارین نازانم شتێکی ڕقەمێکی وان 20 من حساب یاخۆگەر ئێمە ئەو قەرزانە بدەینەوە وەڵا هەتا 10 ساڵی کەشەتی بە ڕوبع موچەی دێن بە خەڵک حکومەتی عێراقی پارەشمان بۆ بنێرێ ئەگەر قەرزی لێ بدەینەوە هیچ شەریکات ینی خەڵک قەت بۆ ئاواتە ناکات ساڵی تازە پارەش بێت بەشێکی خۆی 522 میلیارد بێ هەر لەبەر ڕوبعێکی بدەیت ئەگەر تۆ قەرزی لێ بدەیتەوە. بەڵام بەپێی ئەو پارەی کە هاتووە بەپێی مانگەکان دەبێت وەزعی موچەخۆر زۆر باش بێ و خەڵک مرتاح. باشە بەس ئەگەر موچە لا ببرێت ینی پاشکەوتی موچە دەستکەوتی نوێنەرانی کوردت لە بەغدا یاخود دەستکەوتی کابینەی نوێیە ئەگەر دەستکەوتی خەڵکە لەبەرچی دەستکەوتی ئێمە نییە دەستکەوتی خەڵکە ئەگەر ئێمە باشمانە 522 میلیارد بنێری ئەو ئەشخاصانی کە پەرلەمان و کە ئێمە دوێنێ باسمان کرد و فەخرمان نەکرد بە خۆمانەوە لەبەروی دڵمان خۆش بوو خەڵک دەنجی داوینێ ئێوە خەڵکەش ئەو چەند ملیۆن کەسی کوردستان بۆ ئەوە دەنجی داوینێ بۆ ئەوەی وەزعی موچەخۆر بڕات بەڵێ بەڵام ناکرێمە مەسەلە مەوەسم لە بەڵێ دەچوی هەر شوێنە دەیانگوت وەزعی موچەمان بۆ باشکەن خەڵک چی دەوێت خەڵک هەر ئەوەندەی دەوێت بە خۆشی بژی و موچەیەکی هەبێ وەزعی باشتر باشە بەس ئەگەر مەسەلەن ئەمە دوا بخرێت دەبێت خەڵک مەسەلەن ئەمە قبول کاگە پاشکەوتی موچە بە پاساوی کابینە پێک ناتوە دوا بخرێت تا کابینەکە تەشکیل دەکرێت و بکرێتە دەستکەوتێکی کابینەکە. ئێمە ئیشەکەشمان مراقەبەیە پەرلەمانی کوردستانی ئیشەکەی مراقەبەیە پەرلەمانی کوردستان واز لە هەموو شتێ بێنێ بڕوا خەریکی مراقەبەی ئەم مۆزوعە بێت ئێمەش مراقەبەی ئێوە چاودێری ئەوە دەکەن ئەم بڕەپارەی بۆ موچە دەچێیان شتی بچوک نییە بەڕاستی دانیشێ بە دیار شتێکی بچووکی بەسیتەوە پەرلەمانی ئێمە ئەوەیە کە مراقەبەی ئەو موچەیە بکەین کە موچەکە هات بزانین خەڵک چەند وەردەگرێ و پەرلەمانی کوردستانی شتێکی ئەوەیە. زۆر باش ئەگەر بینی سەر تەوەرێکی ترەویش مەسلەی پێکێنانی کابینەکەی بۆچی ئەمڕۆژ دووبارە شکستێناوەی کە بەڵە کابینە حکومەتی عێراقی بۆچی ئەمڕۆ توانرا وەزیری داد و پەروەردەکە لە ناو هۆڵی پەرلەمانە دەنگیان پێ بدرێ بۆچی دواخرە. طبعا چوار وەزارەت ماوە عێراقی زۆر تاخیر بووە و ئەم حکومەتە لە دوای شەڕی داعشە وعدی بە خەڵکی مووسڵ داوە ئیشی باشی بۆ بکە وعدی بە خەڵکی ئەو ناوچانە داوە کە داعش داگیری کرد بوو کە خزمەتگوزاری بکە کابینەکە بەڕێز عادل عەبدولمادی 3 مانگ لەمەوە پێش هاتە پەرلەمان 2 سەعات باسی خزمەتگوزاریەکانی کرد کە بیکات بۆ بەغدا خەڵک زۆر بێزارە لەوێ ڕۆژانە مزاحرات لە بەسرە و لە بەغدا و لە هەموو شوێنێکەیە خەڵک چاوەڕێی خزمەتگوزاریە بەڵام ئێستا چوار وەزارەت ماوە لەبەرەوەی
هیچ کوتلەیەکی گەورە نییە لە عێراق بەڵێ جاران چۆن بوو جاران لە خولەکانی کە وەکو من متابعەم کردبوو کوتلەیەکە بوو کە زۆرینەی کورسیەکانی هەبووە گەورەترین کورسی پەرلەمانی عێراق بووە هەر بڕیاریشی دابێت جێبەجێی کردووە پێی خۆش بوو کاک حەکیم بێ بە وەزیر ئەو کوتلەی ناو پەرلەمان عەدەدەکەی زۆر بووە جێبەجێی کردو ئێستا وانییە کوتلەی گەورە 58 کورسیە ناتوانێت هەموو شتێ بکات کە کوتلەی سایرونە کۆمەڵێک یەکیان گرتووە بۆ ئەوەی بتوانن کوتلەی بەهێزتر پێبێنن تەحالوفاتیان کردووە تەحالوفی ئیسلاح و تەحالوفی بینا و ئەوانە پارتی 25 کورسی ئێمە 20 کورسی مەسەرەن لەگەڵ حیزبەکانی تریش هیچ حیزبێن مطلق نییە ئەمە وای کردووە ئەو حیزبانە ناکۆکن ئەم کابینەیە نەڕوە دوێن پێرێ سەرۆکوەزیران دوو نامینار بۆ عەدل و بۆ تەربیە دوو ڕۆژە ئەمان نەمانتوانی جێبەجێ بکەین باشە بەس ئەوەی کاندیدی وەزارەتی دات یەکێتیە و کاندیدەیەکی ئێستا ئەم کاندیدی کە ئێستا هەیە خەڵکی کەرکووکە و حاکم خەڵکی کەرکووکە و یەکێتیشە خەڵکی کەرکووکە و حاکمە ئەگەر یەکێتیش بێ ڕەنگە یەکێتی بێ ڕەنگە یان هەر بەجددی یەکێتیە ڕەنگە یەکێتی بێ لە بەروی کەرکووک سنووری جەماوەری یەکێتیە یعنی ئێستا و بۆی ڕوون بێ لای بینەرە یەکێتی وەکو بەڵام سەربەخۆ خۆی کاندید بەس ئینتیمای بۆ یەکێتی هەیە من نەمبینیوە کە بەڕێز حاکم ئەرکان بەس کە دەڵی خەڵکی کەرکووکە هەر لە کۆنەوە وامان بیستەوە خەڵکی کەرکووک یەکێتین کەواتە لەدوانی بڵێ یەکێتیە بۆ معادلەیە سیڤیەکەم لە مەڵبەندەوە بۆ نهێناوە بزانین یەکێتیە بەڵام وەکو بێلایەن تەقدیمی کردووە مهمە یەکێتی وەکو خۆی بەڕێز خالی شوانی تەقدیم کرد ئەنی کاندیدی فەرمی یەکێتی نەبوو خالی شوانی تەقدیم کردبوو کە ئەندامی سەرکردایەتی بەزەمە بەڕێز عەبدولمەهدی وەکو بێلایەن تەقدیمی کردووە باشە هەموو گۆڕانکاریە چییە بۆ وەزارەتی دەت ئەگەر یەکێتیش بێت هەروەکو بێلایەن هاتووە باشە بەس ئەی گۆڕانکاریێت پێشتر حاکم ڕزگار بوو ئێستا کرا بە ئەرکان حاکم ئەرکان وەکو ناو نەبوو ڕەنگەم پێشتر حاکم دارا بوو بەڵێ دارا نوبەتی من لەسەر وەزارەتی عەدل پێت بڵێم وەزارەتی عەدل بەڵێ ئیستیحقاقی یەکێتیە بە چی دەلیلێک بە قسەی من ناکە ئەندام پەرلەمانی یەکێتیم بە قسەی 18 کورسیەکەی کە یەکێتی هەیەتی بە قسەی هەموو لایەنە کوردیەکانیش بە گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو و نەوەی نوێشەوە هەڵێن ئیستیحقاقی یەکێتی لەبەروی 18 کورسیتانەیە حەقی وەزارەتێکتان هەیە پارتی 25 کورسی هەیە دوو وەزارەتی هەیە استحقاقی یەکێتی ئەوە مەجالیتیان بەڵام پارتیشی بازەکە ئێوەش سەرۆک کۆمارتان بردووە و بە شێوە بە خاڵەکانتان ڕۆیشتووە 18 کورسیمان هەیە لەناو پەرلەمان نازانم من ئەوە ئایا سەرۆک کۆمار بەپێی ئەو معادلەیە یان نە استحقاقی یەکێتیە بە بۆچوونی من ڕێیم وایە مانجێکی کەش بێ هەر دەدرێ بە یەکێتی دوو مانجی تریش بێ ناکرێ بدرێ بە خەڵکی تر مەسەلەن لایەنە عەرەبەکانیش ڕێیان وایە ئەڵێن وەزارەتی عەدل استحقاقی یەکێتیە هەموو کورد لە عەرەبەکان ئەو ڕێیان هەیە وە کوردەکانی خۆشمان جگە لە یەکێتی پارتی ئەو ڕێیان هەیە و یەکێتیش خۆمان بە ئیستحقاقمان زانین تەنها پارتی مەسەلەن ناوێ بۆ یەکێتی بێ ئەگەر کەسێکی حیزبی بێ و ناوێ بێلایەنێکیش بێ یەکێتی پێی باش بێ مەسەلەن ئەم مستەڵەحی بێلایەنە بەڕێی من تەنها بۆ ململانی سیاسی دروست بووە ئەم ماوەیە چۆن با محافیزی کەرکووک بێلایەن بێ 27 ساڵە حکومەتی هەرێم بەڕێوە دەبرێ یەک بێلایەنیتیانە بۆ مدیرێکیش وەرگێ نەک یەک محافیزی سلێمانی پێ بڵێ هی هەولێر و دووە بێلایەن بەڕێوەبەری قوتابخانەش بێلایەن نەبووە وایە حکومەتم پێ بڵێ یەک جار بێلایەنێک بوو بێ جێگرەکەی یەک جار بێلایەنێک بوو بێ سەرۆکی هەرێم بێلایەنێک بوو بێ ئەم مستەڵەحە تەنها بۆ ململانی سیاسی با محافیزی کەرکووک بێلایەن بێ دەکرێت کاک حەکیم لە کەرکووکێک کە پڕی کوتلەی عەرەب و تورکمان و جێیشە شەخسێکی بێلایەن حیزبێکی لە پشت نەبێ بتوانێت ئیدارەی ئەو منطقەیە بدا بۆش تۆ دەڵێ دەبێ محافیزی کەرکووک یەکێتی بێ لەبەروی کەرکووک نفوزی یەکێتیە وایە خۆ من ناڵێم هەر لە کۆمەڵی شەبێ و پارتی شەبێ و بەڵام هەر لە خۆت پرسی جەماوەری یەکێتی لە کەرکووک زۆر بووە لە کۆنەوە ئێستاش هەر وایە وای دەبێ محافیزی کەرکووک یەکێتی بێ بۆی بتوانێت ئیدارەی شارەکە بکات وەزیری عەدل مەسەلەن لە کۆی 22 وەزیر لە پەرلەمانی عێراق 18 وەزیری بە حیزبی تەوزیع کراوە 18 هی حیزبەکان بۆ ئیستیحقاقی هەڵبژاردن دوو وەزیر ماوە وەزیری داخلی لەگەڵ وەزیری بەرگری هەردووچی دەدرێن بە حیزب وایە یەکێک بە حیزبی سوننەکان یەکێک بە حیزبی شیعەکان ماوەتەوە سەر عەدل تەنها دەڵێن با عەدل یەکێتی بێ
عفو بێلایەن بێت تەنها بۆ ململانەی سیاسی بۆ یەکێتی بۆ نەگیرێ سەبەبەکەی چییە لە هەڵبژانی سەرۆکایەتی کۆمار ناکۆچیەک دروست بوو لە بینی یەکێتی و پارتی دیتر ئەم ناکۆچیە مەسەرەن پارتی هەر لی ناگەڕێ واری تەواوی ناکاجینا سپاس دەکەم دواتر کۆمار بەر یەکێتی کۆت تۆش دوو وەزیرت برد ئێستا وەختی ئەوەی خەڵکەکە ئاش بێتەوە و سەرفینە سپاس دەکەم دواتر گەرم وڵای بەڕێز ناوبڕێکمان هەیە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37 فانسینێت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاکتۆر لەسەر کاندیدی وەزارەتی داد یعنی ئەگەر تا مانگی سێ پەرلەمان لە پشوودە هیچ تا سێ سیج وەزیرێک داناندرێت نەوەزیری داد و نەوەزیری بەرگری نەوەزیری ناوخۆ نەوەزیری تەربیە باشە بەس یەکێتی بۆچی پێداگیری لەسەر وەزارەتی دادە کە هاوکارەکەی چییە؟ لەسەر وەزارەتی داد ناکات لەسەر هەر وەزارەتێک بێ کە حەقی خۆی وەرگێ کاک حەشیم ئەگەر ئێمە تەمان سەرۆکایەتی کۆمار هەر حیسە یەکێتی بۆ وەکو وا بووە لەبەرەوەی سەرۆکی هەرێم هەر بۆ پارتی بۆ سەرۆکی حکوومەت هەر بۆ پارتی بۆ قەت یەکێتی داوای نەکردو جار دانووسان دەبێت یەکێتی داوای و دوو پۆستانە ناکات لەبەرەوەی سەرۆکایەتی کۆماری هەبووە ئەگەر سەرۆکایەتی کۆمار مەسەلەن پارتی نەیکردایە بە کێشە بڕوات بێ ڕەنگە ئێوە کردتان بەکێشیان پارتی بۆچی یانی سامە داوای سەرۆکیێنم دەکەین بەڵێ ئێستا باز دەوە دەکەی کە یەکێتی لەگەڵەوە لەوانەیە باسی جێگرەکەی کرابێ یەکێتی دائما تەصحیح داوە لەسەر ئەم مەوزوعە دائما داوایشتی بچووکی کردووە جەماوەرەکەی خۆشی لی ناڕازی بووە لەبەر تەبایی لەناو هەرێمی کوردستان ئەگەر ئەوە نەبووایە بەڕێی من ڕەنگە حەقی چوار وەزارەت ماوەردتایە ئەگەر ناکۆکی نەبووە بە بۆچوونی من ئەگەر ئەو ناکۆچیە مەسەلەن نەبووایە ڕەنگە ئیستحقاقمان چوار وەزارەت بووایە دوان بۆ پارتی یەکێ بۆ یەکێتی یەکێکیش با بڵێن لەبەر دڵیەوە بۆ کۆمە یان با بڵێن بۆ حیزبەکانی ئەمە ڕێی منە ڕۆکو ڕێی خۆم ئێمە زانیاریە یان شیکردنەوەیە سونە هەفتا کورسیە 5 وەزارەتی بردووە هەفتا کورسی 5000 کورد 58 کورسیە بەڵێ 12مان فەرقا بەڵێ وانە 12مان فەرقا با دوو وەزارەتمان کەم بێتەوە بەڵێ یعنی ئێستا کورد چوار وەزارەتی دەبوو گەر ناکۆکی نەبووە من دەبوو ڕەنگە چوار وەزارەتمان وەرگتایە باش سەختمان کردیان لە بەڕێز عەبدوڵڵاه عەبدوڵمەهدی ئەوەیە دوو وەزارەت جیا کاتەوە وەزارەتی چ کەشمان بەرکەوێت باشە بەسی ئێمە لەسەر داد هەر داوای عەدڵمان نەکردو هەر وەزارەتێک بێ استحقاقی یەکێتیەوە ئەمە درێژەی چێشام وزعی وەزارەتی دادە بەڵام بە بۆچوونی من لە ئاخیرەکەی باشەوە بۆچیە وەکو یەکێتی مەسەڵەن واز لەو داواکاری خۆتان نایەنن دەبێ بیبین استحقاقی خۆمانە خەڵک بۆیە دەنجی داویتێ بۆی نوێنەرێکت هەبێت لە حکوومەتی بەڕێز عەبدوڵڵاه عەبدوڵمەهدی خەڵک دەنگ دەداتێ بۆی تۆ نوێنەرێکت هەبێت ئێمە نوێنەرمان نییە بە 18 کورسیەوە شەر نییە هەر وەزارەتی داد بێ بەس هەر وەزارەتی داد ماوە بەس بەڕێی من بە نەتیجە هەر دەبێ یەکێتی وەریگرێت ئەنی بەبێ کەس ناتوانێت وەری بگرێت پارتی ناتوانێت وەری بگریان بێلایەنێک لایەنە سەیریکە ئێمە بە خۆمان حەقی خۆمانە لایەنە کوردیەکان شەر نییە پێمان بڵێن هەمویان لەگەڵ ئەوەن کە یەکێتی وەریگرێن لە هەموو مەشروعەکان لە هەموو دانیشتەکان گۆڕانیش و کۆمەڵیش و یەکگرتوش و نەوەی نوێش وەکو وسوڵێک دەزانن حەقی ئێمەیە ئەجینا ئەوە نییە مەسەرەن لەگەڵ ئێمە بن یان یەکێتیان خۆش بوێ بەس کە دەبینن حەقی یەکێتیە وەکو وسوڵیە تەرەفداری ئێمەیان کردو
وەلایەنە عەرەبەکانیش دیارە مەسەلەن دوێنێ 170 کەس لە ناو پەرلەمان مایەوە بۆ ئەوەی وەزارەتی عادل بدرێ بە یەکێتی 170 کەس باش کەواتە 170 کەسە ڕەئی وایە مانجێکی کەش بێ هەر یەکێتی وەریەگرێ ئەوەی کە پیشت بێلایەن بێ ئەوە دەتوانی نابێ من ڕیار بدەم بدرێ بە حیزبێکی تر ڕەنگە من زۆرم پێ خۆش بێ بەڵام ئێوەش بۆ خۆڕەنگ هەندێک بێلایەن تا قبول نەبێ وەکو دەڵێ ڕەنگە و ئەو کەسانە تا قبوڵی بێت کە بەناو بێلایەن بەڵام ئینتیمیان بۆ یەکێتی نیشتیمانیە بێت بۆ من بیدەمە کەسێکی بێلایەن بۆ نەیکەمە پیاوەتی بۆ نەیدەم بە گۆڕان بۆ نەیدەم بە کۆمەڵ هە بەڕاستی گۆڕان مەسەلەن چەند سەد هەزار دەنجی هێناوە کۆمەڵ چەند سەد هەزار بۆ بیدەم بە شەخسێک بێلایەن کە خەڵک دەنجی نەداوەتێ یەکۆ لە هەموو دنیاش ئەوانەی وەزارەت وەردەگرن لە هەڵبژاردن خەڵک دەنجی داوەتێ بۆیە مەسەلەن ڕەنگە بڵێ بۆ نایدەن بە حیزبێکەوە سەرکردایەتیەکی دی دەزانێت بڕوا ناکەم یەکێتی زۆر لەو شتانە زۆر ئەوە بێ زۆر تون بێ بەڵێ بەڵام یەکێتی سازش لەسەر ناکە یاخود ئەو دژایەتی پارتی بۆ چییە بۆ ئەوەی کە ئێوە وەزارەتی دات وەرنەگرنەوە کارەکەی چییە تەنا کێشەی سەر و کۆمارە لە چی نایەتە خوارێ یعنی لەو فکرەیە کە سەر و کۆمار وەری نەگرتووە بەڕێی من هەر ئەوەیە دەڵێ باەکێتیشی زۆر نەگرێ بەڵام بە بۆچوونی من ئێستا ئەم شتانە ئەم پۆستانی بەغدا هەمووی 4 ساڵە کاکەچی 4 ساڵی تر سەر و کۆماریش نامێنێ و وەزارەتی دادیش لای ئەوان نامێنێ خەڵکی تازە دێ و حیزبی تازە وەری دەکرێ لە هەرێمی کوردستانیش هەمان شتە 4 ساڵی تر ئەم کابینەیە هەمووی دەگۆڕێت بەس بۆیە گرنگتریشی دەوێت ئێمە بەڕێی من بۆ یەکێتی ڕێی وایە لەسەر کەرکووک ئێمە ئیتیفاق بکەین ئەو ناکۆچیانی بەغدا هیچ گرنگ نییە وەزارەتی عادل لە بینی یەکێتی پارتی ململانێمان هەیە بەس کەرکووک مشکلەیە ململانێمان باشە بەس ئەمە ڕنگدانەوەی دەبێت لەسەر بۆ وەزارەتی دات کە ئێستا یەکلا نەکرات و تا مانگی 3 پەرلەمانی عێراق دانیشتن ناکات و لە پشووە کاریگەری دەبێت لەسەر پێکەنانی کابینەی نوێی حکوومەت هەرێمیش ئەو شخصانی کە خەڵک دەکەن بە وەزیر لە بەغدا لە ناو یەکێتی پارتی گۆڕان کۆمەڵ و یەکگرتوو هەمان سەرکردایەتێکە حکوومەتی هەرێمیش دروست دەکات ئێمە لەوێ سەرکردایەتەکەمان ناڕێک بێ لە بەغدا لە کەرکووک ناڕێک بین ڕازی بوو بین کابرایەکی عەرەب کە گەڕاوەتەوە بۆ تەعریبی ساڵانی پەنجاکان محافیز بێ بەس یەکێتی محافیز نەبێ کێ ڕازیە بۆی عەرەبێک پارێزگار بێ و یەکێتی پارێزگار نەبێ ئەوانەی کە ئەو لایەنەی کە ناچێتە کۆبوونەوەی ئەنجومەنی مەحافزەوە کێ ئەو لایەنە مەسەلەن پارتیش ناچێتە کۆبوون تورکمانەکانیش ناچن عەرەبەکانیش ناچن تورکمان و عەرەبەکان بۆ ناچن لەبەرەوەی پێیان خۆشە کابرایەکی عەرەب مەحافیزیان بێ پارتی بۆ ناچێت لەبەرەوەی هەر جارێ ناوێ یەکێتی مەحافیزەکە وەرگرێتەوە لەبەرەوەی لەسەر کەرکووک لە ڕابردوو ناکۆچیشی زۆر هەبوو کە وەختێک لە دوای ئەوەی کە حکوومەتی عێراقی داخڵی کەرکووک بووە بۆیە کەرکووک مهمترە کە ئێمە حەلی بکەین باشە من لە کەرکووک من و تۆ سوڵح نەکەین لە بەغدا سوڵح نەکەین هەر ئەو سەرکردایەتیە کە حکوومەتی هەرێمیش دروست دەکات طبعا حکوومەتی هەرێمیش دەیەکتری دوور دەکەوێنەوە بەڵێ یعنی یەکێتی ئێستا چی بۆ پارێزگاری کەرکووک یانی بڕیاری داوە چ بۆ وەزارەتی دات بێلایانی قبوڵ نییە وەڵا خۆ بێلایانمان قبوڵ بوو ئەوەی وەزارەتی دادمان داوە بە بێلایان ئەوەنی وازمان لە سەرکردایەتیی خۆمانێ ناوە چون حاکم ئەرکان کە خەڵکی کەرکووکە و کابرا خۆی دەڵێ بێلایەنم یعنی کەواتە حیزبێکی گەورە نییە پیاوێکی باشە ڕئیس مەحکەمەی و کەرکووکی و خزمەتی کەرکووک دەکا ڕازی بووین لەو پۆستە خۆ پۆستە یەکێتی نەبووە بەڕێز عادل عەبدولمەهدی وەکو یەکێتی نەیداوینەکەی ئەگەر وەکو یەکێتی وایە دەیدا بە کاندیدەکەی کە ئەندامی سەرکردایەتی و لە بەغدایە بە بەڕێز خالی شوانی هاتووە مەسەلەن دایەتی بە حاکمەکان ئێمەش پێمان خۆشە حاکمەکان بێ و ڕۆژیشە دەمانەوێت دەنجی بدەینێ یەکێتی ڕازی بوو بە بێلایەن بەس پارتی بێلایەنەکەی من بەدڵ نییە بێلایەنەکەی خۆی بەدڵە بەس ئێوەش بێلایەنەکەی پارتیتان بەدڵ نییە ئەخ لەبەرەوەی حەقی خۆمانە ڕەنگە لە وەزارەتی مالیە پارتی بێلایەنێکی دانابایە بێمە لە جیاتی ئەوەی چۆن دەنگماندا بە بەڕێز فاسێ لە جیاتی دەستی دوو دەستمان بۆ بەرز دەکردەوە لەمان بوو پارتیش پێ خۆشە و بێلایەنیشە بۆ تەمایی بەس ئێستا ئەمە ئیستحقاقی خۆمان ناتوانێت تۆ بیدەی بە بێلایەن بە بێلایەنێکی حیزبەکەی خۆم نەوێت هەتا خۆشتی واژ نییە بێلایەنێک و من بەدڵمە لەبەرەوەی خەڵکی کەرکووکە بەڵە زۆر باش بەس بۆ مەسلەی سەرۆک کۆماریش تا ئێستا سەرۆک کۆماری فشارێکی کردووە بۆ ئەوەی کە ئێوە لە ڕێی سەرۆک کۆمارەوە وەزارەت هەر بۆ یەکێتی بێ چونکە باز دەکە ئێوە لە ڕێی سەرۆک کۆمارەوە فشارتان کردووە مەسەلەن پارتی لە ڕێی سەرۆکی پارتی وەرخۆی لەگەڵ عادل عەبدولمەهدی لە پەیوەندیدایە بۆ یەکێتی پۆستەکە وەرنەگری وەڵاهی ئێمە سەرۆک کۆمار چەند جار کۆبوونەوەمان لەگەڵ کردووە دەڵێن
پشگیری حکومەتەکەی عادل عەبدولمەهدی بکات. بەڵێ تەنانەت مەسەلەن من یەکێک منوانی زۆر جار قسەکەم پێ ناخۆش بوو دەڵێم کە ئەو پشگیری حیزبەکەی من نەکا بۆ من پشگیری بکەم یعنی ئێمە بڕیارمان داوە ماوەی 2 مانگە کە لە هەموو هەڵبژارنی وەزیرەکان پشگیری حکومەت بکەین بۆ ئەوەی حکومەتی عێراقی دروست بێ و خزمەتگوزاری بگا بە خەڵکی عێراق لەبەرچی حکومەتی عێراق هەتا زوو دروست بێ بۆ هەرێم باشترە هەرێم ئیستحقاقی خۆی نەدی استحقاقی خۆی لە حکومەتی عێراقی وەردەگرێت بۆ ئێمە 2 مانگەی عازمان بۆ هاتووە لە یەکێتیشەوە لە سەرۆکۆماریشەوە کە تەکلیفمان لێکراوە کە نەبینە موسەبی بێت کە فەشەل بە حکومەتەکەی عادل عەبدولمەهدی بێت یعنی تەنانەت ئەگەر وەزارەتەکەی خۆمان کە عەدلە یەکێتیش نەبێت ئێمە نابینە هۆکارێک کە حکومەت تاخیر بێت کە یەکێتیش نەبێت. بەڵێ بەس فشار نەبووین لە ڕێی سەرۆکۆمارەوە ئێوە بۆ ئێوە پۆستە وەرگرن پۆستی وەزارەتی دات یعنی لەگەڵ کێ لەگەڵ عادل عەبدولمەهدی عادل عەبدولمەهدی ناتوانێت کەس دانێ بەس ناو دەنێ ئەوە تا ناویشی ناردووە و دانانرێ پەرلەمان بڕیار دەدا بزانی هەموو بۆ خۆی بەڕێز عادل عەبدولمەهدی کوتلەی نییە ناو پەرلەمان یعنی وەکو جارانی بەڕێز مالیکی نییە 100 کورسی هەبێ یەکلاکەرەوە بێ یەک کورسیشی نییە تا بتوانێت کە ناوێکی نارد ناوکە بکا بە وەزیر حیزبەکانی تر کوتلایان هەیە حیزبەکانی سونە و شیعەکانی تر ئەندام پەرلەمانی زۆر باشە بەس ڕەنگە خۆر پارتی نەبێ دژایەتیەوە بکەکانی دێکە بدرێ بە ئێوە خۆ پارتی لە بەس خۆ پارتی لە کۆی 329 کورسی پەرلەمانی عێراق خاوەنی 25 کورسی ینی بۆچی پارتی دەتوانێت مەسەلەن ئەمە ڕێگیری بکات دەتوانێت لەبەرەوەی زەمینەکەی گونجاو بوو لەبەرەوەی تەسەلسولەکەی کە بەڕێز عادل عەبدولمەهدی ناردوێتی وەزارەتی تەربیە و وەزارەتی عەدلە وەزارەتی تەربیە سونەکان ڕێک نەکەوتون لەسەری تەنانەت مەسەلەن ئەو وەزیرەی کە دەستی لە کار کێشاوەتەوە ئەمڕۆکە سەرۆکی پەرلەمان هێنایە ناو مۆزوعەوە ڕێیەکی وەبەستەوە ئیستیقالەکەی ئەو دانانی وەزیری نازڵی تەربیە جارێ ئەندام پەرلەمانە عەرەبە سونەکان لەسەر وەزیری تەربیە ڕێک نەکەوتون ئەجینە ئەگەر وەزیری تەربیە ڕێکەوێت بە 25 کورسی پارتی وڵاتی کوردستان نیساب ناشکێ وەزارەتی عەدل فەشەلی بێ ناهێنێ و دوێنێ شەوی 170 کەس لەناو پەرلەمان بوو بەس چێ نەیهێش بڕوا سەرۆکی پەرلەمان لەبەر هەر سەبەبێک بێ سەرۆکی پەرلەمان قەدرێکی لە یەکێتی کرد دوێنێ سەرۆکی پەرلەمان جێگیری سەرۆکی پەرلەمان قەدرێکی لە یەکێتی کرد نەیهێش بڕوا ئەجینە 170 کەس لە ژوورەوە بوو کە مۆزوعی عەدل دوو ڕۆژێک لای نابێتەوە بۆ یەکێتی لەبەرەوەی تەربیە لە پێشێوەیەتی بەدەستەسوولەکە کە دێتە سەر تەربیە ئەندام پەرلەمانە سونەکان دەبێت بە هەراو نیساب دەشکێت ئەوانم دەچنە دەرەوە دەچنە دەرەوە شەرێ لەبەر لایەنە کوردیەکان بچنە دەر ئەی سەبار مشکیلیان نییە زۆر مۆزوعەکە بۆ یەکێتی بێ بۆ پارتی بێ بەس دەزانن کە عەدل ئیستیحقاقی یەکێتیە بەڵێ بەس ئەوی مەسەلەی مامەڵەکردنی سەرۆکۆمار تا ئێستا چارەسەر نەکراوەی کە بۆ نمونە پارتی مامەڵە لەگەڵ سەرۆکۆمار بکات و ئەم کێشی سەرۆکاتی مەسەلەن کێشەی سەرۆکۆماریش کۆتایی پێبێت لەو بڕوایم هەر کۆتایی پێبێت ئێستا کۆتایی پێ نهاتووە وایە کێشەکە یاریەکە لە ماڵی خۆیان پارتیش لە ماڵی خۆیەتی سەرۆکۆمار لە ماڵی خۆیەتی پارتیشی خۆی لەگەڵ سەرۆکۆماریش وڵات عێراق بەڕێوە دەبا کوردستان هەر کوردستان بەڕێوە نابێت عێراق بەڕێوە دەبا دەچێتە وڵاتان بە نمونە و بەیانی یەکێ لە دەستکردەکان مەتاری سلێمانی من بۆ خۆم کە دکتۆر بەرهەم ئیشمان بۆ دەکردم ئەگەر دکتۆر بەرهەم کات سێمان مەتاری سلێمانی پێکرایەوە یعنی سەرۆکۆمارێکی سەرکەوتووە بۆی ئەمڕۆ زۆر خۆش بکەوتیان بەیانی گەشتی ئاسمانی بینی تورکیا و سلێمانی دەکرێتەوە یعنی ئەو ئیشی خۆی دەکا و پارتیش ئیشی خۆی دەکا بەڵام بە نەتیجە هەر دەبێت ڕێککەون سەرۆکۆمارێک بێ کە دکتۆر بەرهەم بێ و یەکێتیە بۆ پارتی باشترەوە کە بەرەوەی کابرایەکی مەسەرەن هەرە بێ بە نەتیجە هەر ڕێک دەکەون ئەوە چەند مانجێکە بەهۆی ناکۆچی و ملانێکەوە بەس بە نەتیجە هەر دەبێت ئەو کێشانە چارەسەر بێت باشە بەس ئەوەی کە بەڕێز داگاداربی ئێستا چ ئەوەی کێشەی مامەڵەنەکردنی سەرۆکۆمار چ وەزارەتی دات چ یەکلانەکردنەوەی کەرکووک ئەمانە کە پەیوەندیان بە بەغدا هەموو پاکێجێکن بۆی کە لەگەڵ پێکێنانی کابینەوەی حکوومەت هێرێم گرێ دراون یەکێتی داوای کردووە کە ئەفزەڵیت بۆ ئەمانە بێ من وەکو باسم کرد هەموو پۆستەکانی بەغدا 4 ساڵە هەموو پۆستەکانی حکوومەتی هێرێمی کوردستان 4 ساڵە ئەوەی کە خەڵکی کەرکووک زەریبەکەی دەدا کەرکووک و یەکلایکردنەوەی مەحافزی کەرکووکە خەڵکی کەرکووک پێویستی بۆیە کە ئیسلاحەت کار و کاسبی هەبێ بە خۆشی بژی ئەمەش بە چی دەکرێت کە ئەو محافزێک بێت کە دژایەتی کورد نەکات
یەکێتیش بەڕاستی مەحافزی کەرکووک بە ئیستیحقاقی خۆی دەزانێت لەبەرەوەی کەرکووک شوێنێکی پێگەی جەماوەری گەورەی یەکێتیە و ئێستا شەروا بوو ئەو لە پەرلەمانیش بینیت یەکێتی 6 کورسی هێناوە بۆیە هەر دەبێت ئەم مەحافزە گۆڕانکاری تیا بێ هەتا نەڕوا خەڵکی کەرکووک ناحەسێتەوە مەسەلەن ناکەوێت مەسەرکاری کاسبی بەخۆشی ناژی بەڵ مەوەسم ئێستا هەم وەزارەتی دا سەرۆک کۆمار کێشەی کەرکووک هەمویان بەستراون تۆ بە کابینینەوە یەکێتی دای ناوە بەڵێ ئەڵێ ئەمە بە پاکێجێکە بەڵە لەبەرەوەی تەواویشە کەرکووک مهمترە لە حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێمەگە 1 ساڵی کەش تشکیل نەبێ خۆمە حەزەکەم بەیانی تشکیل بێ 1 ساڵی کەش تشکیل نەبێ کارنیچیر و کاقبات خۆیان لیبن بەڕێوە تا ساڵێکی تریش لە ناحیە ئیداری باش بەس لەبەر بەرژەوەندی یەکێتی کەرکووک گرنگترە یان لەبەر چی پێت دەڵێم لەبەرەوەی کە خەڵکی کەرکووک ئێستا لە ناسەقامگیریەکی ئیداری و سیاسی و هەموو شتێکە هەندێک گۆڕانکاری کردو و مەحافیزە کە لە ساڵانی بەڵام پارتی مەسەلەن ئێوە تۆمەتبارەکە خۆتانەوە کارن بۆیە مەسەلەن ئێستاوی شاوکار نییە ئەو دۆخی کەرکووک ساڵانی پەنجاکان کردو باقسەکەم ببوورە ئەو مەحافیزە ئەگەر ڕێگری لێ نەکرێ تا مانجی 11 لەوانەیە هەڵبژاردن بدرێ بەس دڵنیا بە مانجی 11 لەوانەیە نەکرێ لەوانەیە بکەوێتە ساڵێکی تر ئێستا من هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزەکان حەق و پار بکرێت کەوتە مانجی 11 2019 ئەی ئەگەر مانجی 11 نەکرا ئەم مەحافیزە هەر مەحافیز بێ لەبەرەوەی من سراحم هەیە لەگەڵ یەکێتی و موەری نەکرێتەوە ئەوە ناکرێت بەڵام بوونەوە پارتیش دەڵێ مەسەلەن ئێوە هۆکارن بۆیە ئەم دۆخە بەردەوامە مەسەلەن ئەو پارێزگارێکی ئێستا و دەست بەکارە ینی بۆ نمونە دەڵێ بەرەنجامی ئەو ڕووداوانەیە کە مەسەلەن کە لە کەرکووک دروست بوو یەکێتی خۆی هۆکارە بۆیە مەسەلەن ئەو پارێزگارەش ئێستا لە کەرکووک بەردەوام ئەزانی خۆ یەکێتی لە کۆهین نەبوو ناوی چێ لە ئەمەی کۆبانێ نە کۆبانێ بوو بەڵێ کامە ئەمەی کە گیرا و گرتیەوە و شارەکە وێران بوو بەڵێ شەنگال مەوەست نە ئەمەی سووریا بەڵە بەڵ کۆبانێ بوو بەڵە بەڵ ئەوەی کە گیرایەوە عەفرین ئەفرین بەڵە بەڵ خۆ یەکێتی لە عەفرین نەبوو شارەکە هەمووی وێران بوو بگرێ لە کەرکووک لەخوا بەزیابێ کە کەس شەهید نەبوو ئاخرەمە چ پەیوەندی بە ئەم دوو نمونەت پەیوەندی بە یەکەوە خۆ ئەڵم کە یەکێتی لەوێ نەبوو ئەمە سیاسەتی دەولیە دراوسەی ئێمە تورکیایە دراوسەی ئێمە ئێرانە هەر ئەوانەی کە ئێستا هۆکارن کە منبەج تەسلیمی سووریا کرایەوە وایە کە عەفرین ئەوەی بەسەر هات هەموو شارەکە وێران بوو بڕوات بێ کەرکووکیش ئەگەر یەکێتی زۆر حەکیم نەبووە ڕەحیماوە و شۆڕیجە وێران نەبوو گەڕەکەکە خەڵکەکەی هەمووی دەکوژرا عەرب و تورکمانەکانیش بەس ئێستا خەڵکەکەمان ماوە نفوزی دانیشتوانمان ماوە بۆ هەڵبژاردن ئەو وەختە نیوەی دەکوژرا و نیوەی ئاوارە دەبوو چێ تەعبیری دەکردو ئێستا مووسڵ دوای شەڕی داعش چی بۆ دانراوە ئەو میزانی کە بۆ مووسڵ دانراوە هەر وەکو میزانەیەکی شارێکە کە داعش نەیگرت بێت لەبەرەوە ئێستا خەڵک پێویستی بۆیە کە ئیستیقرار کرا لە ڕووی لە ناو شاری کردو بۆی خۆشی بژی هەتا ئەنجومەنی مەحافزەش تا پارتی ڕێک نەکەوێت لەگەڵ یەکێتی ناتوانانی گۆڕانکاری لە مەحافز بێت بەڵێ کاتم زۆر کەماوەکەوتە ئێستا شتێک نییە ناوی یەک ریزی بێت تەنها لەسەر مەسەلەی بودجە یەک ریز بنا لە بەغداد مەسەلەن پارتی و یەکێتی ناکۆکن ئێمە لەسەر مەسەلەی بودجە یەک ریزین لەسەر هەر مۆزوعێک پەیوەندی بە کوردەوە هەبێ ئێمە یەک ریزین خەڵکیش ئەوە بۆ خەڵک گرنگە شتە استراتیجیەکان ئێمە یەک ریزین ناکۆچیمان نەبوو لەسەر سەرۆکوما لەسەر وەزارەتی عەدلیش ناکۆچیمان بەڵام زەرد لە خەڵک ناکەوێت گرنگەوەی لەسەر شتە ئەساسیەکان یەک ریز بوو بەڵێ زۆر سوپاس بەوەڕێ بەڵێ سوپاس دەکەین بۆ ڕێز دکتۆر میران محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق سوپاس بۆی بینەرانی بڕۆ سوپاس بە هۆکارن تا بەرنامێکی دیکە خواتانەوە